ئایا تۆ نووسەری تو دەتەوێت کتێبەکەت بۆ چاپ بکرێت؟ بە مەبەستی بەرەودان بە خوێندنەوە و پشتگیریکردنی نووسەران، دەستگای ڕوانگە پێشبڕکێ کتێبی ڕوانگە بۆ ساڵی 2022 ڕادەگەینێت و هانی نووسەران دەدات بۆ نووسینی کتێب. ئێستا کتێبەکەت پێشکەش بکە بەو پرۆژەی کتێبی ڕوانگە. مەرجەکانی بەشداربوون. پێویستە کتێبەکە لە نێوان 15 تا 20,000 وشە لەخۆ بگرێت. پێشتر چاپ و بڵاو نەکرابێتەوە. پێویستە کتێبەکە دەربارەی بابەتی تەکنەلۆژیا بێت. لە دوای هەڵسەنگاندنیان لەلایەن لێژنەیەکی پسپۆر، 4 باشترین کتێب دەبن بە براوە لەسەر ئەرچی دەستگای ڕوانگە لە هەر کتێبێک 1000 دانە چاپ و بڵاو دەکرێتەوە. بۆ پێشکەشکردن دەتوانن کتێبەکانتان بۆ ئەم ئیمێڵە بنێرن: book@rwanga.org. پەیوەندی بکەن بە ژمارە مۆبایلی 0750 296 02 22. دوا بەرواری پێشکەشکردن 31/1/2023. پرۆژەی کتێبی ڕوانگە.